ڕێزان دوو بەرەسڵاو مامەسا پێش ناوبڕەکە باسی ئەوت کرد کە یەکگرتووی ئیسلامی تا ئێستا خۆی یەکلا نەکردوەوە کە لە بەرەی ئۆپۆزیسیۆنایە بەڵام ئەوەی کە ئێمە بە فەرمی ئیبینین لە هەڵوێستی ئەو حیزبە ئەوەیە کە لە بەرەی ئۆپۆزیسیۆنایە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانە بەرەیشیان بەناوی ئۆپۆزیسیۆنەوە پێگەێناوە. بەڵێ ئێمە باسی ئایندەمان کرد دوای ئەم قۆناغە یعنی قۆناغی پێشوو بەڵێ بەس ئەم قۆناغە کە دێ حیزبەکانی ئۆپۆزیسیۆن وا ئەڵێن کە گوایە ئەڵێن ئێمە بە جیا لەگەڵ حکوومەت دائەنیشین و بە جیا ئەچینە حکوومەت یا بە جیا ئەمێنینەوە وام لێ بیستون. بەڵێ هەر لەم هەفتەیە بەڵێ هەر لەم هەفتە کۆبوونەوەیەکی سێقۆڵیان گرەیە کە تا ڕادێکەوە دەرخەری ئەو بوو کە بەیەک هەڵوێستی ماونەتەوە تا ئێستا. بەڵێ ئەوەی کە ئێمە بیستی بێتمان یانی ئەوە ئەحزابی ئۆپۆزیسیۆن وەکو یەک بەرایان لەگەڵ حکوومەت قسە بکەن ئێمە شتیوامان نەبیستویانی هەر یەکە و بەجیا دەواتێ پرۆژەی خۆی هەبێ بۆ بەشداری کردن. بەڵێ مامەساوی کە لە لای خەڵک زۆر قسەی لەسەرەکرێ یان زۆر لی ئەڕوانن تا ڕادەیەکی زۆر قسە لەسەر ئەوە کرێت کە کورسی بزوتنەوەی ئیسلامی لەناو پەرلەمانی کوردستانە ینی لەگەڵ ئاباژەدان بە دەرچوونی حسابی ئەوەکەن کە ئەم کورسی پشتگیری لە پارتی دیموکراتی کوردستانەکات. ئەم ڕوانگەی خەڵک لە چیوە سەرچاوی گرتووە؟ یعنی بۆ ئایندە ئایندە ئێشت لە بەرمانە ماوە جارێ هەر معلوم نییە کە ئێمە ئایا لە حکوومەت ئەمێنینەوە یا ئەچینە ئۆپۆزیسیۆن لەبەرەوە ئەوە تەوەقوعێکی لەوە ئەساسی زانیاری نەبێ بزانن ئایندە چۆنە. بەڵێ ئەم تێڕوانینە پەیوەندی بە پەیوەندیەکانی ئێوە پارتی دیموکراتی کوردستانەوە نییە؟ ئێمە خەڵک خۆ چەند جار ڕۆشنمان کردوەوە مەسئلەی پەیوەندی بینی ئێمە و پارتی دیموکراتی کوردستان یا پەیوەندی ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە ساڵی 92 پێش 92 لە ڕاپەڕینا کە لەگەڵ هەردوو لایەنی سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بووە پەیمان نامەمان هەیە پێش ئەوەی لەگەڵ پارتیش بکەین لەگەڵ یەکێتی کردبوومان. ئێمە هیچ پەیوەندێکی خراپمان لەگەڵ کەسیان نەبووە هەتا ساڵی 1994 ینی تا مانگی 1993 کە پەیوەندی ئێمە یەکێتی خراپ بوو. کە پەیوەندی ئێمە یەکێتی خراپ بوو چەند جارێ هەر ئاشتەوایی کرا بەڵام تا ئیسە پێوەی دیارە کە بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ یەکێتی